کچی کافرۆش یان مۆنالیزای کورد کێ بووە؟ ئەو کیژە کوردەی کە بەهۆی جوانیەکەیەوە ئەفسەرێکی ئینگلیز لە هەولێر دەیڕفێنێ و دەیبا بۆ بەریتانیا. خەجی جومعا مەولودچکە کە لە ناو کووردا بە کیژەکەی کافرۆش ناسراوە، ساڵی 1934 لەو کاتەی کە تەمەنی لە نێوان 12 بۆ 14 ساڵ بووە، لە ڕێگای گەڕانەوەی بۆ ماڵەوە لە نزیک تەکیەی شێخ عەبدولکەریم لە شاری هەولێر لەلایەن ئەفسەرێکی باڵای سوپای ئینگلیز کە ئەو کاتە هەولێر لە ژێر فەرمانڕەوایەتی ئەواندا دەبێت، لە دوای چەند جارێک خوازبێنیکردن و وەرنەگرتنەوەی وەڵامێکی ئەرێنی لەلایەن باوکیەوە لە ڕێگای گەڕانەوەی و جێهێشتنی دوکانی کافرۆشی باوکی بە چەند خولەکێک دەڕفێنرێت. بە چەند مانگێکیش دوای ڕفاندنەکەی، باوکی خەجیج پاش تۆمارکردنی داواکەی لەلایەن بنکەی پۆلیسی جوولەکەکان لە گەڕەکەی تاعجیل ئاگادار دەکرێتەوە کە کچەکەی لە وڵاتی بەریتانیایە. شێرزاد محەممەد برازای خەجیج دەڵێت باوکی خەجیج کە دەکاتە باپیرەی من هەم سەرکردەیەکی سەربازی و هەم هەواڵ و دۆستی سمکۆی شکاک بووە. لە دوای بەنەحەق کوشتنی ئیسماعیلەغا لەلایەن ڕەژیمی شاهەنشاهی ئێران لە ساڵی 1930 بە نائومێدی بار و بنەی تێکدەنێ و ساڵی 1934 گوندی گەنگەچین لە ڕۆژهەڵاتی کوردستان جێدێڵێت و خۆی و کچ و کوڕەجمکەکەی خەجیج و محەممەد لەگەڵ دوو کچی سمکۆی شکاک سافیە و سورمێ لە هەولێر نیشتەجێ دەبن. کوڕەبراکەی کچی کافرۆش دەڵێ ئەوەی لە باوکم گوێم لێ بووە ئەوەیە کە باپیرم لە ساڵی 1934 بە پەناهەندەی دێنە عێراق و لە شاری هەولێر دەگیرسێنەوە. ئەو کاتە خەجیجی پورم و براکەی کە باوکی منە هەردووکیان تەبەنیان 12 ساڵ بوو، چونکە جمک بوون و لە ساڵی 1922 لەدایک بووبوون. جگە لەم دوانەش باپیرم هیچ منداڵێکی دیکەی نەبووە. ئەو برازایی خەجیج دەڵێ داپیرم کە دەکاتە دایکی کچی کافرۆش بە بنەچە ڕووسی بووە. باپیرم لە دوای ژیانی هاوسەرێتیان ناوی کرد بووە مەنیج کە وەکو باوکم دەیگێڕایەوە ژنێکی باڵا بەرزی پرچ زەردی چاوشینی سوروسپی و جوان بووە. بەڵام باپیرم ئەوی بەو نیازە لە گەنگەچین جێهێشت بوو کە لە هەولێر جێگیر بێت و پاشان بگەڕێتەوە و ئەویش پێنێتە لای خۆی. بەڵام دوای 2 مانگ لە هاتنیان بۆ هەولێر لە ساڵی 1934 باپیرم بە نیازی هێنانی ئەویش بۆ هەولێر سەر لە گوندەکەی دەداتەوە. بەڵام داپیرم نائومێد ببوو گەڕابەوە رووسیا. شێرزاد دەڵێت هۆکاری ناونانی پورم بە کچی کافرۆش لەبەر ئەوە بوو. کاتێک باپیرم هاتە هەولێر هیچ کارێکی نەدەزانی و کەسیشی نەدەناسی، بۆیە دوکانێکی لە نزیک سینەما حەمرا بەکرێگرت و کای دەفرۆشت. لە پاڵ کافرۆشیەکەی قەسپی دانابوو، بۆیە ئەو خۆشناوانەی لە گوندەکانی سەرەوە چرێ و میوەیان دەهێنایە ناو شاری هەولێر، هەموویان کایان بۆ وەڵاغەکانیان لە جومعە کافرۆشی باپیرم دەکڕی. هەر ئەمەش دەبێتە هۆکاری ئەوەی کە خەجیجی کچی بەو ناوەوە بناسرێتەوە. شێرزادی تەمەن 50 ساڵە کە تاقە یادگاری بنەماڵی کچی کافرۆشە لە هەولێر لەسەر قسەکانی بەردەوام دەبێ و لە باوکیەوە دەیگێڕێتەوە و باسی ئەو ڕۆژە دەکات کە خەجیجی پوری دەڕفێن و دەڵێت باپیرم خانوێکی لە حەساری ماڵی شێخ عەبدولکەریم لە نزیک گۆڕستانی شێخ ئۆمەر بەکرێگرت بوو. بەیانیەک دوای نان خواردن، دوای ئەوەی باپیرم دەچێت بۆ دوکان، ئەوانیش هیچ خزم و کەسێکیان نەبووە لە هەولێر، وەکو زۆربەی ڕۆژەکانی دیکە پورم بە باوکم دەڵێ با بچینە دوکانی باوکم. دەچنە دوکانی باپیرم و ماوەیەکدا دەنیشن و هەندێک قەسب دەخۆن. پاشان پورم دەڵێ من دەچمەوە ماڵ و نانی نیوەڕۆ حازر دەکەم. باپیریشم دەڵێ تۆ بڕۆ ماڵە و محەممەد با لە دوکان بێت و من لەگەڵ خۆم دەیهێنمەوە. شێرزاد دەڵێ خەجیجە شکاکی پورم لە ڕێگای گەڕانەوەی بۆ ماڵ بەر لەوەی بگاتە تەکیەی شێخ عەبدولکەریم بە گوتەی ئەوانەی کە بینیویانە سیارەیەکی پڕ لە چەکداری ئینگلیز پێشی لێدەگرن و بەپاڵ دەیهاوێنە ناو ئۆتۆمبیلەکە و دەیڕفێنن. یەکێ لەو کەسانەش کە ڕووداوەکە بە چاوی خۆی دەبینێ باپیرم دەناسێ و یەکڕاز دێتە دوکان و بە باپیرم دەڵێ ئینگلیز کچەکەیان ڕفاندی. پاشگەڕان و سوورانێکی زۆر تورکمانەکانی سەرقەڵات کە دەبینن جومعە کافرۆشی باپیرم بێکەسە لە هەولێر ئامۆژگاری دەکەن بچێتە بنکەی پۆلیسی جوولەکەکان لە گەڕەکەی تاعجیل و داوایەک لەسەر ڕفێنەرانی کچەکەی تۆمار بکات. دوای 3 مانگ لە هاتوچوون بنکە پۆلیسیەکەی تاعجیل باپیرم ئاگادار دەکەنەوە کە خەجیجی پورم لە عێراق نەماوە و بردویانە بۆ بەریتانیا.
خەجیجی کچی کافرۆژ لە تەمەنی 12 ساڵی دەڕفێنرێت و لە ساڵی 1936 دوای 2 ساڵ لە ڕفاندنی وێنەکەی بە ناوی کچی کافرۆژ بە هەموو کوردستاندا بڵاو دەکرێتەوە. شێرزاد محەممەد لە وەسفی ڕەفتار و سیفەتی خەجیجە شکاکی پوریدا دەڵێت ئەوەی کە لە باوکم گوێم لێ بووە ئەوەیە ئەو زۆر کەیفی بەجلوبەرگی ژنانەی شکاکی هاتووە، بەردەوام فیستان و کراسی لەبەر کردووە و زۆربەی کراسەکانیشی سوور بووە چونکە زۆر حەزی بە ڕەنگی سوور کردووە. قایشی زێڕیشی لەسەر کراس بەستووە و باپیرم لەبەر خۆشەویستی زۆری بۆی کڕیوە. ئەو خواردنانەشی کەوا کچی کافرۆژ حەزی پێکردووە شێرزاد لە باوکیەوە دەیگێڕێتەوە و دەڵێت کچی کافرۆژ زۆری حەز لە 2 جۆرە خواردن بووە کە یەکێکیان کفتەی عەجەمی و ئەوەی دیکەش گردۆر بووە کە جۆرە خواردنێکی شکاکانەیە و تێکەڵەیەکە لە برنج و ماست و گۆشت و هەمووی بەیەکەوە دەکوڵێنرێت. شێرزاد دەژڵێت بەرپرسەکەی ئینگلیز بەر لە ڕفاندنی کچی کافرۆژ چەند جارێک خوازبێنی لە باپیرەی کردووە و ئامادەی خۆشی دەربڕیوە کە هەرچەندەی ئەوان داوا بکەن لە لیرەی ڕەشادی و ماڵی دنیا ئەوان بۆیان جێبەجێ بکات، بەڵام هەموو جارێک جومعە کافرۆشی باوکی دەڵێ ئێمە پەناهەندەین لێرە و شەرەفی خۆمان بۆ ماڵی دنیا نافرۆشین. کە کچەکەشی دەڕفێنن وەکو شێرزاد دەیگێڕێتەوە باوکی لە داخی ئەوەی بەرپرسێکی گەورەی سمکۆشکاک بوو و لە هەولێر پیشەی بوو بە کافرۆشی، هەروە لە غەریبی کچەکەشی شوێن بزر دەبێت و دەڕفێنرێت، هەردوو چاوەکانی کوێر دەبێت. بە گوتەی ئەو برازایی کچی کافرۆژ لە دوای 5 ساڵ بەسەر ڕفاندنی کچەکەیدا جومعای باوکی کۆچی دوایی دەکات و لەسەر وەسیەتی خۆشی لە سەر مەیدان لە شەقڵاوە دەنێژرێت. شێرزاد دەڵێت ئەو قسانەم هەمووی با منداڵی لە باوکمەوە گوێ لێ بووە کە براتاقانەی پورم بووە و وەک خۆی بۆ ئێوەم بەیان کردووە. کچەی کافرۆشیش لەناو ئەدەب و هونەری کوردیدا شوێنێکی گرنگی هەیە و دەیان گۆرانی و ئاواز و هەڵبەست بە ناوی کیژی کافرۆشەوە تۆمار کراون.